گروپی موزیکی فۆلکلۆری کورد چالاکیەکانیان دەست پێ دەکەنەوە و دەستپێکیش لە پرۆگرامی ڕۆژێکی نوێوە دەست پێ دەکەن کە سبەینێ لەوێ چەند بەرهەمێک پێشکەش دەکەن و ئامانجیشیان هەم زیندووکردنەوەی گۆرانیە فۆلکلۆرەکانە و هەروەها جارێکی تر وتنەوەی ئەو گۆرانیانەیە کە لە بیرۆوەریەکانی ئێمەدا ماونەتەوە. گروپی موزیکی فۆلکلۆری کورد دوای ئەوەی دەستپێکردنەوەی چالاکیە هونەریەکانیان لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ دەستی پێکردوێتەوە لە ئێستادا سەرقاڵی ڕاهێنانن کەوا بەنیازن سبەی بەیانی لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئاواز و موزیکی فۆلکلۆری کوردی تایبەت بە بەرهەمەکانی ناوچەی گەرمیان پێشکەش بکەن. ئامانج و مەبەستیش لە دەستپێکردنەوەی چالاکیەکانیان زیندووکردنەوەی ئاواز و میوزیکی ڕەسەنی کوردیە و دووبارە پێشکەشکردنی ئەو بەرهەمە فۆلکلۆریانن کە لە بیرەوەری خەڵکیدا ماونەتەوە و لەگەڵەوەشدا هەرێک لە سەرپەرشتیاری پرۆگرامی ڕۆژێکی نوێ و گروپەکە بۆ مایکی کورتسات مەگەزین دوان دەربارەی بەرهەمەکان. بەڕێستان وەکو سەرپەرشتیاری پرۆگرامی ڕۆژێکی نوێ دەربارەی چالاکیەکانی گروپی میوزیکی فۆلکلۆری کورد لە ناو پرۆگرامی ڕۆژێکی نوێیان چیمان پێ دەڵێت؟ دەست خۆش دیارێکێک لە هۆکارە گرنگەکانی پاراستنی نێتەوە بە دڵنیاییەوە هونەرەکەیەتی بە تایبەت هونەری گۆرانی و مۆسیقای ڕەسەنی کوردی بە خۆشحاڵیەوە ئەمە دووەم هەفتەیەمە لەگەڵ تیپی مۆسیقای فۆلکلۆری کورد کە بەدەست پێشخەری مامۆستا سەباحی سەنتور با بڵێن زیاتر ئەیناسین دەستیان خۆش بێ کە لە ڕۆژێکی نوێ لە بەرنامەی ڕۆژێکی نوێ دەستیان کردو بە چالاکیەکانیان بۆ ئەم هەفتەیەش چاوەڕوان بن یەکێک لە هونەرمەندەکان یاخود یەکێک لە مەقام بێژە دەنگخۆشەکان سۆزێکە لە هەناوی گەرمیانەوە یەکێکە لە نەوەکانی بنەماڵەی داودا وەکو خوان عشیرەتن با بڵین کاکە محەممەد گەرمیانی بێگومان کۆمەڵک بەرهەمی زۆر جوان ئامادەکراوە گفتوگویەکی چڕ مناقەشەیەکی ورد لەسەر جۆرەکانی مەقام بە تایبەت قەتار وەڵاوەیسی و ئای و خورشید و تا ئاگاتە دوایی کۆمەڵک بەرهەمی زۆر جوان ئامادەکراوە تا پێشکەشکرێ. سڵاو لێوێ مامۆستا دەربارەی چالاکیەکانتان لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ و بەرهەمانە چین کە بۆ سبەینێتان ئامادە کردووە؟ بەخێر بێن سەر چاومان ئەمە دووەم بەرنامەمانە پێم وایە شێوازەکەی زۆر جیاوازە لە بەرنامەی یەکەم لەبەرەوەی مەنتیقەی گەرمیان مەقام و بەستە و زۆر لە ئاوازەکان جیاوازتر لەگەڵ ئەم مەنتیقەی خۆمانە هیوادارین سبەینێ بە مەقام و گۆرانی مەنتیقەی هەورام گەرمیان بتوانین شێوازێکی تازەتر پێشکەش بکەین ئەوش لە ڕێی دەنجی هونەرمەند کاکە حەمە گەرمیانی بەڕاستی شێوازەکە زۆر جیاوازترە لەگەڵ بەرنامەی یەکەمانە هیوادارم بتوانین گوێگران و بینەرانمان تام و چێژێکی زیاتر لێ ببینین.